سەرباری بەردەوامی قەیرانی دارایی و کێشە ئابوووریەکانی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان 11مین پێشانگای بازرگانی کرایەوە. لە پێشانگاکەدا ژمارەیەکی کەم کۆمپانیای نەوتی بەشدار بوون لەسەر کشانەوەی بەشێک لە کۆمپانیا نەوتیە بیانیەکانیش کۆنسوڵی ئەمریکا لە هەولێر ڕایگەیاند ژمارەیەک کۆمپانیا کشاونەتەوە، ئەوەشی بەکارێکی ئاسایی ناوبرد. کەرتی وزە شاوەکو کەرتەکانی تری تایبەت کە هەنێک کۆمپانیا دایمەندێن و هەنێک کۆمپانیا تر بەجێی دێڵن و لێرە کۆمپانیەکانی نەوتی ئەمریکا هەن کە ئیشەکەن و ئەم کۆمپانیایەکە دێن لێکدانەوەی خوانەیە و کۆمەڵی پارە خەرجەکەن کاتێک کە هەڵدەست دەکەن بەلەدانی بیرێکی نەوە لەوانە سێ ئاو بدۆزنەوە کە ئەمە شتێکی ئاساییە کە بەجێ بێڵن و هەندێک کۆمپانیایە کە نەتۆ دۆزنەوە لەوانەیە کۆمپانیای تری بەدوای خۆی دابێنێ لەبەرەوە شتێکی زۆر ئاساییە و هەر بزنسێکی هەر بازرگانیەکی تر لەکەی تایبەتە هەنێک کۆمپانیا بێن هەندێک کۆمپانیا تر بەجێ بێڕن لە لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بەشێک لە کونسوڵەکان هاوڵاتیانی خۆیان ئاگادار کردەوە لەبارەی ڕەوشی عێراق و هەرێمی کوردستان و سەردانیکردنیان بۆ شوێنە گشتیەکان، بەڵام ئەو ئاگاداریە کۆمپانیاکانیشی گرتەوە کە بەشێکیان کشانەوە و بەتایبەت ئەو کۆمپانیانەی لە بواری نەوت کاریان دەکرد. ئێستا ئابووری هەرێمی کوردستان لە دۆخێکی سەختدایە، بەڵام لە هەمان کاتدا ژمارەیەکی زۆری کۆمپانیای باشی بەریتانی لە هەرێمی کوردستان و ناوچەکانی تری عێراقن کە بازرگانی دەکەن و دەرفەتی کار دروست دەکەن و وەبەرهێنان دەکەن. هاوشێوەی ئەوەی بەریتانیا پشتیوانی پێشمەرگە دەکات، بەریتانیا پشتیوانی حکوومەتی هەرێم دەکات لە چاکسازی و سیاسەتی ئابووریدا. کشانەوەی ئەو کۆمپانیانە کاریگەری بەتەنیا نەکردوتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵکو کاریگەری خستۆتە سەر کۆمپانیا ناوخۆیەکانیش کە وەک خۆیان دەڵێن لە ئێستادا بەشێک لەو کۆمپانیانە لەلایەن حکوومەتەوە پارەیان بۆ سرف ناکرێت، بۆیە ئەوانیش کارکردنیان لاواز بووە. کابرا شەریکاتی نەوتە پارەی نییە بمانداتەوە، پارەی وەرنەگرتووەتە پارەمان بداتەوە، یعنی ئەوە قەیرانشکێ لە بۆمە دروست کردی، ئەمەش ئیلتیزاماتی کەمان هەیە ناتانین ئەو ئیلتیزاماتەمان بەجێ بێنین لەبەر خەڵکی تکە. یعنی ئەوە کاردانێکی گەلک زۆریە بووە کە ئەوانە ڕۆیشتینە ئەو بازارە بەعام، ینی بەگشتی تەسیری لە هەموو نەفەرێکی کردیە، گچکە و گەورە، کۆمپانیای گەورە و کۆمپانیای گچکەتریش و هەتا دەگاتە شتێکی بەسیتیش کە لەناو ئەو بازاری ئیش دەکاتن. لەم پێشانگایی کە کراوەتەوە نزیکەی 20 کۆمپانیا لە بوارەکانی وزە بەشدارن کە بەشێکیان کارەکانیان تایبەتە بە بواری نەوت و وەبەرهێنان. ئەوە لە کاتێکدایە بە بڕوای بەشێک لە شارەزایان لەو قەیرانەدارایی کە لە ئێستادا هەرێمی کوردستان تێکەوتووە کردنەوەی پێشانگای بازرگانی لە جیاتی سوودی بۆ هاوڵاتیان هەبێت زیانی دەبێت. ڕێبارکاکەی یەنارتی، هەولێر.